ئێمە چۆن بتوانین پەرە بە توانەکانی مێشکمان بین. پێشتر زانایان باسییان لەوە کرد کە زیرەکی ئینسان سنووردارە و ئیتر ئینسان ناتوانێت پەرە بە توانەکانی مێشکی بات. یعنی مناڵێک توانای مێشکی چەندێکە IQ پێ ئەڵێن واتە intelligence quotient، ڕێژەی زیرەکی ئینسانێک چەندێکە، ئەم ئینسانە تا ئەو ڕۆژەی ئەمرێ وەکو چۆن ئەڵێ ئەم لاپتۆپە هاردەکەی چەنە، ئەم لاپتۆپە بۆ نمونە ڕامەکەی چەنە، ئیتر تا دوو دەستکاری هاردەکەنەکە ئیتر هەر توانای یەک توانایە، ئەویش لەوە چێ بەرەبەر بەهۆی بەکارهێنانەوە خراپ ببێ. پێشتر زانایان وەکو کۆمپیوتەر تەماشای مێشکی ئینسانیانە کرد. بەڵام دکتۆر مایکل هاولێکۆڵینەوەی وردی کرد و سەلماندی مێشکی ئینسان خاوەنی سیفەتێکە پێی ئەڵێن نێرۆپلاستیستی، واتە نەرمیەک لە مێشکا هەیە. ئەوە نییە بڵێ مێشکم چۆن بوو هەروە ئەمێنێتەوە. لێکۆڵینەوەکانی عەسابەوەیان سەلمان ئەکری ئینسانێک ئێستاکە مێشکی چۆنە لە ئایندەشە جیاواز بێت و ڕۆژ بە ڕۆژ ئێمە مێشکمان پەرە پێبین و گۆڕانکاریکی بەسەرا بێنین.